كارەکە زۆر وازەحە کارەکە سیاسیە ئەو کەیسە لەبەر ئەسڵدا کەیسێکی سیاسیە لێ دواخستنەکەشی دەبیدایانە بیخەنە دوای انتخابات بۆیش خستیانە دوازدەی دەچکە دەی انتخاباتە خستیانە دوو ڕۆژ دوای انتخابات 4 و 6 مانگیش دادگایکردنەوەی دوو وەزبەیتی کە ڕاگیراوی بادینان ئەویش بە هەمان شێوە دەخرێتە پاش انتخابات چونکە بابەتەکە صرف سیاسیە هیچ قانونی نییە و زۆرمەچی گەورەشە و جارێ بیدای لێن دەگەڕێت خەڵک بستە ژۆرێ هاوارمان کرد لەگەڵ کاکە ئەو کارمەندانی ئەمنی ئەوان وتم بابەت جەلسەی عەلەنی ئەنگۆ عالەمەتانە لە پێش دەکەڕاگرتیە ئیتر بە هەموو نەوعکی دووسێ نیەتیانە یەکەم دانێ ئیرادەی خەڵک بشێنن ئیرادەی مەحامی بشێنن ئیرادەی کەسوکاری بشێنن ئیرادەی خودی ڕاگیرا و زیندانیەکانی بشێنن بەو تەزیلکردن بەڵام ئەوان دڵنیا بن لەوەی کەمە ئیرادەمان بەهێزتر هۆکارەکە دوو جار بەهۆی وردبینی کردن بوو بەڵام ئەو جارە هیچ هۆکاری نەبوو بەهۆی مۆڵەتی دادوەر بوو ینی سەیرم پێ دەچێت ئەگەر هاتوو بێتاوانن ئەمڕۆ چارنووسیان ئیگراییکەنەوە و بەڕێیان بکەن ئەگەر بێتاوان نین ئەمڕۆ چارنووسیان ئیگراییکەنەوە و سزایان بەسزا بسەبێت بەڕاستی ینی بۆچی لە دادگایکردنی شێروانی و شێروانی و گۆدارزێواری و هاوڕێکانی دادگایکردنەکە بە دوو ڕۆژ پەڕێوە چووە تاوەکو سەعات 12 نیوەڕۆ دادگایکردن بەردەوام بوو تەنها دەیانویست کێسەکان ئیگرای بکەنەوە باشە بۆچی ئەم کێسانە چەندین جارە دادگایکردنەکان دوا دەکرێت و بەبێ هیچ هۆکارێکی یاسایی بەڕاستی من داوا لە ئەنجومەی دادوەری دەکەم بەڕاستی داوا لە چاودێری بەدەستچوون دەکەم لە هەر جیهەتەشیە بەسە ئیتر ئەم دادگایە جوانە بانەکێتە ژێر گومانەوە ینی ئەم دادگای ئیوەی نییە ئەوە بۆ شێوازە بکێتە ژێر گومانەوە تەنها ئەوەیە لایەنێکی سیاسی پێیخۆشی ئەو کەسانە ئازاد بکرێت باشە ئێستا ئەو کەسانە 81 شەخص لەناو سزنەکان مانیان گرتومانە لە خواردن و خواردنەوە گرتووە تەواو ئێستا تەندروستیان نالەبارە کەس تا ئێستا سەرجانی کردوون بەڕاستی مایە ئەسەفە